بەهۆی قەیرانی داراییەوە عێراق تا ئێستا نەیتوانیوە موچەی کارمەندانی چەندین وەزارەت و دەستە دابین بکات. بەپێی ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی عێراق مانگانە پێویستیان بە 7 تریلیۆن و 800 ملیارد دینارە بۆ دابینکردنی موچەی چاودێری کۆمەڵایەتی و فەرمانبەران و خانەنشینان. بەڵام بەهۆی کەمبوونەوەی هەناردەی نەوتەوە لەم مانگەدا 3 تریلیۆن و 300 ملیارد دینار کورتهێنانیان هەیە بۆ پێدانی موچەی تەواوی فەرمانبەران. أكيد هذا الموضوع متوقف نتيجته. ئەو بابەتە گرێدراوە بۆ وەستان و هەناردەکردنی نەوتەوە. دۆخی گەروی هورمز ڕوونە کە ڕێگە بە هیچ کۆمپانیایەکی نەوتی نادرێت پێیدا تێپەڕ بێت. بە دڵنیاییەوە ئەمە کاریگەری لەسەر ئابووری وڵات دەبێت. ئەوە دەمانباتەوە بۆ زیادبوونی بێکاری و ڕەنگە نەتوانین موچە دابین بکەین چونکە عێراق تەنها پشت بە نەوت دەبەستێت. بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە حکوومەت هەوڵی گرتنەبەری چەندین ڕێگە دەدات. ئابووری ناسان دەڵێن تەنها 3 بژاردە لەبەردەستدایە. یەک لەو بژاردانە قەرزە. ئەمە لە کاتێکدایە حکوومەت زیاتر لە 100 تریلیۆن دینار قەرزی گشتی لەسرە. ڕاستە لەگەڵەوەی بودجەی 2026 پەسەند نەکرا، بەڵام بۆی هەیە پەنابێتە بەر چەند ڕێگایەک لەوانە دەرکردنی پارەی نوێ کەمە کاریگەری خراپە بێتن، هەروەها قەرز، هەروەها پەنابردنە بەر بانکی ناوەندی بۆ پڕکردنەوەی کورتێنان لە یەدەگی دراوی گرانبەهای عێراق. دواکەوتنی موچە کاریگەری تەنها لەسەر فەرمانبەران جێ نەهێشتووە، هەر زوو لە بازاڕدا ڕنگدانەوەی هەبوو. موئەمەن کەڕار لەسەر مێزێکی بچووک لە نزیک گۆڕەپانی تەحریری بەغدا ڕۆژانە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی کار دەکات. موئەمەن دەڵێت هەموو ڕێگایەک تاقی کرایەوە بۆ برسیکردنی خەڵک، دواترینیان دەست بردن بوو بۆ موچەی فەرمانبەران، ئەوەش بازاڕی هێندەی دیکە پەک خستووە. خەڵکی شکست خواردوون موچەیان پێدابین ناکرێت، دەیانەوێت کەرامەتمان بشکێنن، ئەوان دزیمان لێ دەکەن. لەوە گەڕێ عەلی زەیدی بەدوایانەوەیە، لە هەموو ئەوە گرنگتر خوددا هەیە. هاوڵاتیانی عێراق دەڵێن چارەسەری بنەڕەتی ئەم کێشەیە تەنها بە دابینکردنی موچەی مانگانە ناکرێت، بەڵکو پێویستە حکوومەت چاکسازیە دارایی و ئابوووریەکانی خێراتر بکات، جددیتر کار لەسەر پرسی گەندەڵی بکرێ، لەگەڵ ئەوەشدا هەوڵەکان وەگەڕ بخرێن تا وەکو سەرچاوەکانی داهات جیاواز بکرێ و کەمتر پشت بە نەوت ببەسترێ. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.